ئابووری دیانە لە دەرچوونێکمان لە 8 دەی 2023 سەردانی گەڕەکی بەرخۆدانمان کرد لەوێ سەردانی کۆگایەکمان کرد دەستمان کرد بەسەر 295 قۆدی شیری ماوە بەسەر چوو کە بەنیاز بوون بگەڕێنە کۆمپانیەکان ئێمەش وەکو لیژنە ڕازی نەبووین و دەستمان بەسەرداگرت و گەڕاندمانەوە کۆگەی لیژنەی ئابووری. باش کاک دکتۆر ئەو بڕێی دەستان بەسەرداگرتووە کە 295 قوتووە نرخەکەی لە نێوان چەند بۆ چەندە؟ وڵی نرخەکە لەسەری نووسرا لە 15 و 4 حسب من هەندە لەسەر قوتیەکان نووسرا ئەمە وەکو سعرەکان نرخەکانمان لەوەرنەگرێت لە کۆمپانیەکان بەس لەسەر قوتیەکان نووسرا 4 و هەندێک نووسی 15. باشە بۆ نەتان هێش بگەڕێتەوە کۆمپانیا بەخوای من یعنی ئێمە سیقامان یعنی وەچ بلێ بەو کۆمپانیەکە بڕگێتە کۆم ئایا لە ناوی دەباتن لەوانە هەر ئەم شیرە مێژووکەی بەوەی بەروارەکەی بگۆڕێت و بینێتەوە بازار لەبەر ئەوەی ئەمە دەستی بەسەر هەر هیچ شتێک دەستباوی بەسەر دەست لێ ناگەرم گەڕێتەوە کۆمپانیەکان دەگەڕینەوە لیژنەی ئابووری. باشە ئەمڕۆ تەسلیم بە شوێنێک تەسمیل بە شەلتەر دەکەین دەکرێتە شیر و دەدرێتە سەگەک ئەو سەگۆشتانی کە لە شەرتەن کاریگەری نابێت نانایستەوە نییە. دەست خۆش.